لە ناوەڕاستی مانگی تەمووزینە بۆیە لە دەتوانم بڵێم لە زۆربەی شوێنەکانی کوردستان خەڵکی گەشت بۆ ئەم شوێنە ئەکەن بە حکمی ئەوەی شوێنێکی فێنک و ساردا و هەروەها بەفرێکی زۆر زۆریشی لێیە خەڵک چێش لەم ساتە وەختە وەرەگرن. هەستێکی زۆر خۆشم هەیە چونکە لە ناوچەکەی مندا شوێنێکی فێنک و ساردا هەست بە خۆشیەکەین بەڕاستی. داوا لە حکوومەتی هەرێمەکەین کە جادێکمان بۆ چاک بکاتەوە بەهۆی ئەوەی ڕێگاوبانەکەی زۆر ناخۆشە خەڵکی ناتوانن بە ئاسانی بگەنە ئەم شوێنە. زۆر فێنک و خۆشە کە ئێستا بەفرێکی زۆری لەیەکە بەفر لە هیچ شوێنێک لە زۆر شوێن نەماوە یعنی لە کەم شوێن ماوە تەنانەت شوێنێکی ئاوایان وەکو هەڵگورد وەکو قەندیل تەنها هیچ جێگایەک لەو دەوروبەرە بەفری بەو شێوێ لێ نەماوە. جەوێکی زۆر خۆشمان هەبوو کاتێکی زۆر خۆشمان بەڕێکرد لەگەڵ حایلەم و ماڵی خەزوران و ماڵی خاڵان و ئەگەر بێت و حکوومەت پرۆژێک بکاتەوە لێرە دەتوانین بڵێن خۆشترین شوێنی گەشتیاری دەبێت لە هاویندا بە تایبەت لەبەر ئێستا لە هەموو شارەکان گەرمایە خەڵک هاوینان بێزار دەبێت لە ناو شارەکان ئەگەر جێگایەکی ئاوا هەبێ حکوومەت پرۆژەیەکی وا بکاتەوە ئەوە هەم بۆ حکوومەت هەم بۆ خەڵکەکە سوودێکی زۆری دەبێت چکە ڕێگایەکە زۆر ناخۆشە زۆر بە ناڕەعەت هاتین تا سەرکەوتین لە ڕێگا دابەزین بە پێ هاتوین سەرکەوتوینە لەبەرەوەی حکوومەت هیچ خزمەت گوزاریەکی بۆ نەکردووە داوا دەکەین کە حکوومەت پرۆژەیەکی بۆ بکاتەوە ڕێگای خۆشکە. ڕێگاکەی زۆر حەزەکە ئیتە سەرۆلانی زۆر بێتە هۆی ئەوەی ڕووداوی هاتوێتەدا ڕۆژادەکەی زۆر حەزبەوەی ئەو باران و بەفریکە زۆری لێباریوە بۆی داواکارین لە حکوومەت کە پرۆژەی باش بۆ ناوچەکانی باڵەکایەتی دابین بکات بە تایبەتی پرژەکە لە هەموو شوێنەکانە بەفر تواوەتەوە هیچ بەفرێکی لە نییە کەچیت لێرەدا چاوەکو زستانی جێتەوە بەفری زۆری هەر لێ و خەڵکی لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان سەردانیەکەن.